بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975 شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975 پێشکەشە بە قارەمانانی شۆڕشی ئەیلول شەهیدانی ئازادی لە هەموو شوێنێک. خوا شایەتە من ڕکم لە شەڕ دەبێتەوە. شەڕ نالەبارترین شێوازی چارەسەری هەر کێشەیەکە، بەڵام بەعز ڕێگەیەکی تری بۆ نەهێشتینەوە. پێشنیازەکەشیان لەوە بەولاوە کە وازیان بۆ لە کەرکووک و ناوچەکانی تر بهێنین. هیچ واتایەکی تری نییە. ئەمەشیان مەحاڵە. ئەگەر لە نێوچەوانمان نووسرا بێ هەموو لە ناو بچین، با بەرەوپیری ئەم چارە نووسە بڕۆین. من ئەوەم لا ناخۆشە کورد بێن تف لە گۆڕەکەم بکەن و بڵێن بۆچی کەرکووکت فرۆشت. بارزانی 1974 پێشەکی یەکێ لە ئەنجامەکانی کێشەی سەخت و دڕندانەی ماوەی جەنگی سارد ئەوە بوو نەیهێشبیر و بۆچوونی دیموکراسی لە جیهاندا بڵاو ببێتەوە و ڕێی بۆ بەرپابوونی ڕژێمگەلێکی دیکتاتۆری و مڵهۆڕانەی وا چۆڵ کرد کە بە هیچ کلۆجەیە لەگەڵ بنەما و سەرەتاکانی دیموکراسیدا نەکەونەیەک. هەردوو لاکەی جەنگی سارد لەم تاوانە نێو دەوڵەتێدا هاوبەش بوون، چونکە هیچ لایەکیان مەبەستیان نەبوو ڕژێمی حکومڕانی لە وڵاتێکدا چۆن و چۆن نییە، هەر ئەوەندە ئەو وڵاتە سەربەخۆیان بێ. ئەنجامی ئەمەش ئەوە بوو زۆر ڕژێمی دیموکراتی لە ڕێگەی کۆدەتای بە زۆر بەرپاکراوەوە قەڵب کرانەوە و حکومەتگەلی وا لەو وڵاتانەدا هاتە ڕووی کار گوێ بە هیچ پێڕەوێکی دیموکراتی نەدەن و ببن بە کۆسب لە ڕێی هەر چالاکیەکی نێودەوڵەتیدا کە لە بواری مافی مرۆڤ و جێگیرکردنی ئازادیدا بنوێنرێ. ئەمانەش کۆسپی سەخت بوون لە ڕێی شۆڕشی ئەیلودا کە ئایدیا و سەرەتایەکی دیموکراتیانی ڕەسەن و سیمایەکی مرۆڤیانەی هەبوو. بەڵام شۆڕشی ئەیلول لەگەڵ ئەمەشدا توانی لەو جەنگی ساردەدا خۆی لە ئەنجامەکانی ببوێرێ و بژی و بەهێز ببێ و ڕیشە لە خاکی پاکی نیشتیماندا داکوتێ و ڕێنەدا باوەڕی بەخۆی لەق ببێ و بە هەرجۆرێ لە دەرفەتی دابێ تێبکۆشێ، خۆی بە کۆمەڵگەی دەوڵەتان بناسێنێ و هێزی خۆی کە لە ئامادەی گەلی کوردەوە بۆ گەورەتری قوربانیدان و پێش بە بەربەڵاوترین بنکەی گەلێری کە چینی جوتیارانە هەڵقوڵا بوو پتەوتر و عەزمی خۆی بەتینتر بکە. جوتیارانی کوردستان لە ڕاستیدا هەمیشە سوتەمەنی شۆڕش و بڕبڕاپشتی پێشمەرگە ئەوان بوون. لەسەر لاشەی پیرۆزی ئەوان بوو کۆشکی شۆڕش بیناکرا و ئەوان بوون بە خوێنی ئاڵی خۆیان داری شۆڕشیان ئەودا تا هاتە بەر. سەرجەمی گەلی کورد قەرزارباری جوتیارانی کوردستانە. شۆڕشی ئەیلول گوێی نەدایە ئەوەی کە جەنگی سارچی کۆس بوو تەگەرە و بربەستێک دێنێتە ڕێ. هەوڵی زۆریدا بۆ ئەوەی خۆی و ئامانجەکانی و ستەمدیدەیی گەلی کورد و ڕاستی و دروستی خواستەکانی و ئەو هۆیانەی ناچاری چەکهەڵگرتنیان کردبوو بە جیهان بناسێنێ و بە شێوەیەکی تایبەتی بایەخێکی فری بە گۆڕەپانی عارەباندا. زۆرم پێ ناخۆشە کە دەڵێم بەداخەوە ئەو گوێ بۆ شلکردنەی شۆڕش هەوڵی بۆ دەدا نە لەلایەن دەوڵەتان و نە لەلایەن ڕژێمەکانی عارەب و نە لەلایەن هۆیەکانی ڕاگەیاندن و خاوەنبیرانی عارەبەوەی نەدی. بەگرە هەندێکیشیان هەڵوێستی شک و گومان و سەڵ لێکردنەوە و تەنانە دوژمنانشیان لە ئاستی داگرتە بەر. هەڵوێستی ئەو هەموو لایەنە عارەبانە مای نائومێدی بوو بۆ کورد. لە کاتێکدا کە ئێمە هیوای زۆرمان پێیان هەبوو چاوەڕێی زۆرمان لێ دەکردن. ئێمە چاوەڕوان بووین هەر هیچ نەبێ دەوڵەتەکانی ڕۆژئاوا و هۆیەکانی ڕاگەیاندنی ڕۆژئاوا زیاتر بە دەنگمانەوە بێن و گوێمان بۆ شلکەن. بەڵام خۆڕاگرتن و پایە لەغنەبوونی شۆڕش و گواستنەوەی لە سەرکەوتنێکەوە بۆ سەرکەوتنێکی تر و داڕمانی یەک لە دوایەکی ڕژێم و حکومەتەکانی عێراق بۆهۆی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆی شۆڕشەوە ئەو لایەنانەی ناچار کرد لایە بەلای شۆڕشدا بکەنەوە و تیشکێکی بهەوێنە سەر. کارگەشتە ڕادەیەک شۆڕش لە بوارەکانی هاوکێشە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا حسابی خۆی بۆ بکرێ تا ئەوەندەی ئەوانی لە پێشاندا هەڵوێستی دوژمنانیان لە ئاستیدا هەبوو ناچار بوون لە دوا قۆناغدا لێی نزیک بکەونەوە و بکەونە مامەڵە لەگەڵکردنی. سەرکردایەتی شۆڕش کە دیموکراسی بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستانی کرد بە دروشمی ناوەندی خۆی. واقع بینانە و دووربینانە بیری دەکردەوە. ئەم دروشمە تێمان دەگەیەنێ کە واگەلی کورد و شۆڕشی کورد چەند بایەخ بەهێنانەدی حکومڕانێکی دیموکراتی بۆ عێراق دەدەن. هەر بەو جۆرەش سەرکردایەتی گەلی کورد دەیزانی کە واگیر و گرفتی کورد لە عێراقدا چارێکی باش ناکرێ بەوە نەبێ کە حکومڕانێکی لەسەر دیموکراسی ڕاوەستا و بۆ وڵاتەکە بێتە دی. لەباری چۆنێتی بەڕێوەبردننی جەنگیشەوە لە دژی هێزەکانی شۆڕش جەنگەکە جەنگێکی بەربەری بوو.
جیاوازی لە نێوان منداڵی شیرەخۆر و پیاوی جەنگاوەردا نەدەکرد و هێزەکانی حکوومەت لە هیچ قۆناغێ لە قۆناغەکانی جەنگدا گوێیان نەدەدایە یاساکانی جەنگ کە کۆنگرەکانی جنێف و لاهای و گفت و پەیمانە نێو دەوڵەتەکانی تر لەبارەی بەڕێوەبردننی جەنگەوە مۆریان کردبوون. جەنگێ بوو بە تەواوی واتای وشەی تۆڵەسەندنەوە جەنگی تۆڵەسەندنەوە بوو. ئەو پێشمەرگانی بەدیل دەگیران زۆر جار دەست بەجێ هەر لەگەڵ بەدیلگیرانیدا دەکوژران و جاری واش بووە خەڵکی شارستانی ناوچەکانی شۆڕش بە کۆمەڵ کوژراون و هەر بە کۆمەڵیش گۆڕ کراون. حکومەتەکانی عێراق هەر جۆرە چەکێکی لە نێو دەوڵەتادا قەدەغەیان دەستگیر بوو بێ هەر لە بۆمبای هێشوویەوە بیگرەتا دەگاتە بۆمبای سوتێنەکەی ناپاڵم. هەموویان بەکارهێنان و تێک ڕێدانیشتوانی ناوچە ئازادکراوەکانیان بە شەڕکەر دادەنا و جیاوازیان لە نێوان ژن و منداڵ و جەنگاوەراندا نەکردووە و مەیدانی جەنگ و مزگەوت و بنگەی پێشمەرگایان لە لووتکە بەرزەکانی چیاکان و گوندە ئارامە دوور لە ناوچەکانی جەنگیان هەموو بە یەک چاوسیر کردووە. با پێچەوانی ئەمەوە سەرکردایەتی شۆڕش هەمیشە بەپێی ئەو بنەما و یاسایانە جوڵاوەتەوە کە پەیمان و ڕێکەوتنە نێو دەوڵەتەکان بڕیاریان داون. هەرگیز دەستدرێژی نەکراوەتە سەردیلێک. زۆر جار پێم لێرە بێگانەکان سەرنجیان داوە کە لە ئێمە چی چاودێریەکی دیل دەکرێ و چەند خۆراک بۆ پێشمەرگە خۆیان تەرخان دەکرێ ئەوەندەش بۆ دیل تەرخان دەکرێ. ئەمما مەڵێ تەنانەت دیلی جاش و چڵکە و خۆرەکانیشی گرتووەتەوە کە بە هەموو بیر و بۆچون و سنگ و تەرازویەک لە ڕیزی خائین و خۆفرۆشاندا دەژمێردرێ. لە کاتێکدا کە دوژمن هەرگیز سڵی لەوە نەکردوێتەوە کە تیرۆریست و وێرانکارەکانی خۆی بەنیازی ئاژاوەنانەوە و بڵاوکردنەوەی ترس و لەرز و بامەبەستی کوشتنی سەرکردەکان بنێرێ بۆ ناوچەکانی شۆڕش. شۆڕش هەرگیز ڕێی هیچ کارێکی تۆڵەسەدنەوەی لە بەرامبەری ئەم کردارانەدا نەداوە و با خەیاڵیدا نەهاتووە لە هیچ ناوچەیەکی عێراق یا دەرەوەی عێراقدا کارێکی تیرۆریستانە بکە. لە کاتێکدا کە ئەو جۆرە کارانەشی زۆر بۆ ئاسان بوو. شۆڕش هەمیشە مەبەستی ئەوەندە بووە تەنیا شوێنە سپایەکانی دوژمن بکا بە نیشانە بۆ لێدان و تێسرەواندەکانی. لە هەمان کاتیژە وریا بووە نەهێڵێ پریشکی ئاگری جەنگ کەسانی شارستان بگرێتەوە کە ئەمەشکارێکی زەحمەتە چونکە بەشی زۆری گەلی کورد لە بارودۆخی داکۆکی لە خۆکردندا بوو. لە بارودۆخی واشدا مرۆ زۆر بیر لەوە ناکاتەوە کێ دەپێکێ و کێ ناپێکێ. شۆڕش تا دواییش با گوێرەی بنەما و پێڕەوەکانی جەنگ دەجوڵایەوە کە لە پەیمان و ڕێکەوتنە نێو دەوڵەتەکاندا بڕیار دراون و هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان نەیهێشتووە جەنگ شێوەی جەنگی نێوان دوو گەلی عارەب و کورد بگرێتە خوێ. هەرچی ئەو هەوڵ و تەقەلایەنە بووە کە بنووسان و شۆڤینی و داغ لە دڵەکان بووە پیشاندانی جەنگ داویانە کە جەنگێکە لە نێوان عارەب و کوردە هەمووی بە هیچ دەرچوو هیچ ئەنجامێکی نەبەخشی. بەم بۆنەوە ئەوە نابێرم کە دان بەوەدا بنێم هەندێک ڕەگەزی کوردی دەمارگیریش هەبوون هەوڵیان دەدابیر و بۆچوونی لەم چەشنەمان لە نێواندا بڵاو بکەنەوە کە گوایە ئەم شەڕی عارەب و کوردە. ئەمەش لەو هەموو جەور و ستەم و جۆرەها چەوسانەوەیە سەری هەڵدا بوو کە گەلی کورد تووشی هاتبوو. ئەم جۆرە بیر و بۆچوونە شتێ بوو سەرنجام دەکێشایەوە بۆ ئەوە کە شێوەیەکی دزێ و بەخە باتمان ببەخشێ و لە ئەمانجی ڕاستەقینەی خۆی وەرچەرخێنێ و سیمایەکی تۆڵە سێنانی بداتێ. بەڵام ئێمە زۆر توند لە ڕووی ئەم هەوڵ و تەقەلایەنەدا وەستاین و بە کردداری ڕۆژانەمان پوچەڵمان کردنەوە و بە سەربەرزی خۆمان ماینەوە و شانازیمان بەوەوە دەکرد کە بەدەستمان هێنابوو. لە نێوان ئەمە و ئەوەشدا تۆ لە هەموو ئەو شتانەدا کە لەبارەی شۆڕشی ئەیلولەوە نووسراون و تەنانەت ئەوەی بە خامەی دوژمنانیش نووسراوە نووسراوێ نابینی تاقەکارێکی تیرۆرسی لەخۆوە یا بە فەرمانی شۆڕشکراو بداتە پاڵ شۆڕش خۆی یا یەکێ لە پیاوانی شۆڕش. شۆڕش لە سەرەتایەوە تا بڕانەوەی هەر بە خاوێنی خۆی مایەوە. لەمەوە بوو هەموو لایەنەکان قەدر و حورمەتیان لێ دەگرت و بە چاوی ڕێزەوە بۆیان دەڕوانی و ئەوە تا ئێمە ئەمڕۆ بەرووبوومی ئەم سیاسەت و هەڵوێستە دەڕنینەوە. شۆڕشی ئەیلول بنەمای پتەوی بۆ خەباتی دواڕۆژی گەلی کورد لە پێناوی ئازادیدا داڕشت. گەیشتن بەم ئامانجەش کارێکی ئاسان نەبوو. بگرە بەرهەمی ڕەنج و مەینەت و ناڕەحەتی و قوربانیدانێکی زۆر بوو کە ویستومە بەشێکی لەم کتێبەدا بچێڕمەوە. بەرەی جەنگ زۆر بەرفراوان بوو. پێویستی دەکرد پێشمەرگە و سەرکردەکانیان مەودایەکی بەربڵاو و پان و پۆڕ لە ناوچیا و عەردی ڕەقەنی بێ ڕێگە و باندا ببڕن تا بێ ئەوەی تۆزێ بەحەسێنەوە و پشوویەک بدەن یەکسەر لەگەڵ دوژمندا بچنە کۆڕی جەنگەوە. ئێستا ساڵنامە تایبەتێکی بارزانیم لە بەردەستدایە کە هەمیشە پێی بوو. هاتوچۆ و ئەم لەو ئەولاکردنەکانی خۆی لە کاتی جەنگدا تێدا دەنووسیەوە. تیایدام خوێندووەتەوە
لە ماوەی 3 مانگی دوای ساڵی 1961 و سەرەتای ساڵی 1962دا 27 جار جا بۆ بەڕێوەبردننی جەنگ یا بۆ خۆپاراستن لە پەلاماری ئاسمانی لە شوێنێکەوە گواستیوتەوە بۆ شوێنێکی تر. بەڵێ لە ئاداری 1975دا شۆڕشی کورد نسکۆیەکی هاتە ڕێ. بەڵام ڕاستیەک لەباری ئەم نسکۆیەوە هەیە ناتوانم لێرەدا پێشگووی بخەم. ئەگەر بارزانی لەباری کەرکووکەوە خۆی بدایە بەدەستەوە و ڕازی بووایە کەرکووک لە چوارچەوەی ئەو سنوورەدا نەبێ کە بۆ ناوچەی ئۆتۆنۆمی دیاری کردبوو، مەسەلەکە نەی دەکێشایەوە بۆ ڕوودانی ئەو نسکۆیە. لەگەڵ ئەوەشدا ئەو بەرپرسیارەکەی لە سەرشانی خۆی لانەدا و خۆی بە بەرپرسدانا و هەروە ئیدریسی براشم بە ئارەزوی خۆی بەرپرسیارەتی بۆ خۆی قبول کرد. بەم جۆرە ئەوان خۆیان کرد بە قەڵغان بۆ پاراستنی ئێمە لەو تیرە ژاراویانەی نەک تەنیا بێگانە بگرە هەندێک لای سەرکردایەتیش لەوە پاش پێوان دەنای. مەبەستی ئەوانە ئەوە بوو خۆیان لە بەرپرسیارەتی دەرباسکەن کە بەرپرسیارەتەکەی بۆ کۆمەڵ بوو. هەموو یەکێکی لە ئەندامانی سەرکردایەتی دەگرتەوە. شۆڕشی ئەیلول لە ڕووی سوپاییەوە نەشکە. بگرە ئەوەی ڕوویدا ئەوە بوو لە ڕووی سیاسیەوە شکە. بۆیە ئەو شکانە سیاسیەوە ئەو پەناگە بێن بەترسی هەمان بوو لە دەستماندا و دۆستەکانی دوێنێمان بوون بە دوژمنی ئەم ڕۆمان. ئەو کاتا من لەو کەسانە بووم ئەوەیان پێ باش بوو تا دواکەس و دواگولە لە جەنگدا بەردەوام بین. ئەم هەڵوێستەی من هەڵوێستێکی سوۆز پەروەرانەی ڕوود بوو. لە خوێنگەرمی و لێ حیرسمەوە بۆ بەردەوامی شۆڕش هاتبوو. من لە ڕاستیدا ئەوەم پێ باشتر بوو ژیانم لە خاکی کوردستاندا بە کۆتابێ نەک بڕۆم بۆ ئێران. بەڵام پاشان لە مەترسیەکانی ئەم زاڵبوونی سۆزە بەسەر عەقڵ و بیردا و لە ڕاستی دووری ئەو بڕیارە نەگەیشتم کە لە سەرچاوی سۆزەوە سەر هەڵدەدەن. بڕیاری لە سەرچاوی سۆزەوە سەر هەڵدا و زۆر جار مەترسی گەورەی تێدا دەبێ. مەسەلەکەش هەرچۆن بێ فەرمانی باوکم بەش بە حاڵی من دەرفەتی هیچ گفتوگۆ لە سەرکردنی تێدا نییە. زۆر کەس وایان گومان دەبێت کە شۆڕشی ئەیلول لە ساڵی 1975دا گەیشتە کۆتایی خۆی. ئەمانە بە هەڵەدا چووبن. لەوانەشە سەرچاوی ئەم جۆرە بیرکردنەوەیە لەوە هاتبێ کە نسکۆکە لاپەڕڕوویدا و چاوەڕوانی شتیوانە دەکرا کە ئەمەژڕی لەوە گرت بەرنامە و نەخشە بۆ بەردەوامی شۆڕش لە کاتی خۆیدا دابدرێ. بەڵام ئێمە لە ماوەیەکی کەمدا توانیمان بنەماینوێ و نەخشەی کاردانین و بڕیاری پڕبایەخ بۆ بەردەوامی بزودنەوەی چەکداری بدەینەوە. لەسەر ئەم بنەمایە چەندین مەفرەزەی چەکدارمان لە پێشمەرگە دێرینە دەرکەوتوەکانی جەنگەکانی لەوە پێشمە پێکەوە ناو ئەم مەفرەزە چەکدارانە لەگەڵ ڕێکخراوە حیزبێ ناوخۆیەکاندا لە سنوور پەڕینەوە و لە 26 ئایاری 1976دا جاری هەڵگیرسانی شۆڕشێکی چەکداریاندا کە بە ناوی شۆڕشی گوڵانەوە ناسراوە و لە ڕاستیدا هەر درێژە کێشانی شۆڕشا پڕ شکۆکەی ئەیلولە. جەنگ دەستی پێکردەوە و بێوەستان بەردەوام بوو. پێشمەرگا وەک هەمیشە دیبوومانن ئامادە بوون بۆ قوربانیدان و گیانی خۆ لە پێناوی کورد و کوردستاندا بەخەتکردن و چوونە کۆڕی جەنگ لە دژی دوژمنێکی چی لەباری ژماری سەر و چی لەباری چەک و ئازوخەوە لەی پێش خۆی دەستڕۆیی وتر و بێ بەراورد لەوان دڕتر. تیپەکانی پێشمەرگا هەمیشە مەکۆکانی دوژمنیان دەکوتایەوە و ڕێکخراوەکانی حیزبیش لەگەڵ ئەوەی کە حکم ڕانانی نوێ جۆرەها زەبر و زەنگیان بەکاردەهێنا و خەڵکیان بە کۆمەڵ دەکوشت و ڕایان دەگوێستنەوە. بەردەوامبیری جەماوەریان ڕوون دەکردەوە و ئامادەیان دەکردنەوە. دیسانیش دەیڵێمەوە ئەوە تا ئێمە ئێستا بەری خۆڕاگری ئەو تیپە تێکۆشەر و قارەمانانە دەڕنینەوە و ئەنجامی ئەو بربەرەکانی سەخت و قوربانیدانە قەبانە دادروینەوە. نیازی ئەوەم نییە شان لە بەرپرسی نسکۆی 1975 دەکەم. من خۆم ئامادەم بۆ لە ئەستۆگرتنی هەرچی بەرپرسێک دەکەوێتە ئەستۆی تەنیا بارزانی و ئیدریسی برام و خۆم. ئەوانی تریش دەبێ بە خۆیان دابچنەوە و هیوام وایە بوێر بن دان بەبەشە بەرپرسی خۆیان لەم نسکۆیە دابنێن. بەڵام خوا شایەتی ڕاستی ئەم قسەیەمە. هەرچیمان کردووە و هەر نەخشەیەکمان کێشاوە لە نیازپاکی و دڵسۆزی بێکۆتایی و نەبڕاوەمانەوە بووە بۆ پرسی گەلی کورد و لە پێناوی ئازادی ئەودا. زۆر جاری ژوا دەبێ مرۆ دەبێ بە قوربانی بیر و بۆچوونی خۆی و دڵسۆزی و دۆستایەتیەکانی. نەخوازەڵا کە باوەڕ بە ڕازگۆیی هەندێک لایەن و دەستە و دەوڵەت دەکا کە لە بەرژەوندێت تایبەتەکانی خۆیان بەولاوە بایەخ بە هیچی تر نادەن و سیاسەتیان جێگەی سەرەتا و بەها مرۆڤانی و ڕەوشتەکانی تێدا نابێتەوە.